10 ساڵە وەک شۆفێری پاسێکی مۆدێل هەشتاکان سەرقاڵی گواستنەوەی سەرنشینە لە گەڕەکەکانی نێوشاری سلێمانی. هەواڵی گۆڕینی پاسەکانیان بە پاسی مۆدێل بەرز دڵڕاوکی بۆ دروست کردووە و دەڵێ حکومەت وەتەمایە مانگانە چەندمان وەک قیست لێ وەربگرێت. ئایا ئاگادارە 2 ڕۆژجارێک کەمتر لە 30,000 دینار پەیدا دەکەین؟ شەکە زۆر کەمە. ئێستا شخصی خۆم تقریبان سەعات 9 چارەکەوە وەستاوم، ئەگەر بۆ 2-2.5 بەرم کەوێ یەک لامبەر کەوێ بڵێن لێرە لە یەکبارکەم سوپاسی خواگە. ئێمە ڕۆژانە 30,000 35,000 تا 40,000 تا 45,000 ئیشەکەین، ڕۆژنا ڕۆژی ئیشەکەین. ڕۆژی وایە 15,000 دەین بە گاز، 13,000 دەین بە گاز، 13 تا 15 دەین بە گاز، ئەوەنە سووتێنی گاز. مەسارەکەمان دوورە، ئەسحاب سبێ بۆ شەیدانیان بۆ سەرسونار مەسارەکەمان زۆر دوورە، چووکی ئیستیحام و قەرەباڵەخی و ئەو شتانە بین. سەرەڕای ئەوەی شێشتری ئیشەکەش ئەوە نییە، عنی ئەمە بڵێم پارێکی خەوتوم هەبێ یان شتێکم هەبێ، هەرمە برۆ بژی پێژیت. حکوومەتیش کە بێت ئەم پاسە لێ بوەرگرێت و پاسێکی کەشی باتێت، تەبان تۆ ئەرکی سەرشانە قورسترە بێ ئەو کاتە. 1450 پاس لە شاری سلێمانی بوونیان هەیە کە 250یان تەمەنیان لە سەروی 40 ساڵەوەیە. حکوومەتیش دەیەوێت لە ڕێگەی کۆمپانیاکانەوە ئەو گرفتە چارەسەر بکات. واللهی من خۆم کە لێ بووم ئەو کوڕێکی سوورکەرە بوو بە سیارێکی ڕەشی تاهەوە بوو مابووە بووە نازانم، بەس کە هاتێرە یەکسەر چۆن جەنابە بە خێر بە ناخوا ڕووکردە دەمی من تێمانەوە سیارەتان بە بگۆڕین. وتم وەڵای خۆ زۆر چاکە، بەس با من پێشەکی پێ بڵم. وتم تیارەمان بۆێنین پاسمان بۆێنین چیمان بەخوای مەمانی لە وەڕەکەی زیاتر ناتوانین بتانینی. وتی جام لۆڕەکەی چی لێ بکەم؟ ئەمجا کاکە تۆ وەرە خەتان بۆ دروستەکەین لە دەرەوەی شار ڕۆژی 12 سەعات ئیشەکەن لەوێ 6 سەعات بکە بەشتەکە. وتم کاکە من لە حوتی لە 5 بیانیەوە هاتوومە سەعات 11 هێشتا بەرم نەکەوتووە، بەچی بچوم و بێمەوە. سەرۆکی سندیکای شۆفێرانی سلێمانیش دەڵێ قبولکردنی بڕیارەکە لەلایەن شۆفێران و ئارەزومەندانێ و تا سەرەتای ساڵی نوێ جێبەجێ دەکرێت. لەسە کۆمپانیایەکە کۆمپانیای میساری پێڵن، ئەم کۆمپانیای ئامادەی دەربڕیوە کە ئەو پاسانە بێنێت، ئەوەی کە پاسی کۆنی هەیە، ئەوەی کە پاسی کۆنی هەیە لە باتی ئەو پاسە کۆنە پاسێکی تازەی بیرێتێ بە قستێکی درێژخایەن و بە ماڭانەیەکی مەحدود. کۆمپانیاکە تاوەکو ئێستا ئامادەیە، بەس چاوەڕوانی ئەوواکەی وەزارەتی گواستنەوە ڕێکارەکانی بۆ ئاسانی بکە و ئەو کاتە جوابمانەتەوە لەسەر سیارەکان و ئێمەش ئاگاداری ئەو برا شۆفێران ناکەین بە ئارەزومەندانە کە پاسەکانیان بگۆڕن. لە وڵاتانی ناوچەکە و تەنانەت تازە پێگەیشتوەکانیش گواستنەوەی هێڵی گشتی لە چەندین جۆر خۆی دەبینێتەوە، بەڵام لە هەرێمی کوردستان تەنیا پاس و تەکسین ئەمەش جەنجاڵی و قەرەباڵقی زۆری دروست کردووە. پاسە مۆدێل کۆنەکان فێنکەرەوەیان نییە و ئەمەش سەرنشینانی نیگەران کردووە. لە کاتێکدا بەشێکی بەرچاو لە پاسە مۆدێل نوێیەکانیش فێنکەرەوەکانیان کار پێ ناکەن، پاساویشیان گرانی نرخی گاز و بەنزینە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.